پەنای خۆی گەورە و میهرەبان بەڕێزان دیارە دیاردەی خۆسووتاندن لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بۆتە دیاردەیەکی باو لە ناو خێزانەکاندا بۆیە لە بەرنامەی ڕابردوودا ئێمە ئاماژەمان بەوەدا کە چەمکی خۆسووتاندنمان بە تێر و تەسەلی باس کرد وەلهامان کاتیشا هاتینە سەر ئەو فاکتەر و ئەو هۆکارانەی کە ئەبنە مایەی ئەوەی کە وا لە کەسێک بکەن بە تایبەتی ئافرەت بکەن کە پەنابەرێتە بەر خۆسووتاندن هۆکارەکانمان پێم وابێت تەواو نەکرد هیوامان وایە کە لەم بەرنمەیەدا بتوانین تاواکەری بەرنمەکەی تر باز لەو هۆکارانەی تر بکەین کە ئەبنە پاڵنەر و کاریگەری یان هەیە لەسەر دیاردەی خۆسووتاندن لە ناو ئافرەتاندا و خێزانەکان کە بەم دیاردەیە و گرفتارە بن بۆیە پێم باشە بینەوە لای هەردوو بەڕێز کاک دکتۆر عەبدولسەمەد و خاتو قەدەم خێر بە خێراتنی هەردووکیانەکەین پێمان وابێ کە دیارە پاڵنەرەکانمان زۆر ماوە گرنگترین پاڵنەریش کە ئەبێتە مایی ئەوەی کە ئافرەت هەنگاو بنێت و مەویست ببێت و لە نەتیجەی دەستەوسانی لە بەرامبەر بە کێشە و گیرگرفتەکان هەنگاو بنێت بۆ ئەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ بۆیە پێمان باشە کە یەکێک لەو فاکتەرە زۆر گرنگانە بریتە لە پاڵنەری دەرونی کەوا لەو تاکە ئەکات یاخود لەو ئافرەتە ئەکات کە پەنابەرێتە بەرەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ و ژیانی خۆی و مناڵەکانی پسپێرێت بە مەرگ بۆیە پێمان باشە کە دکتۆر ئاماژەیەک لەسەر ئەو بوارە دەرونیە بدات کە ئەمە چییە وا دەکات کە ئەم ئافرەتە ژیانێکی خۆی بسپێرێ یاخود مناڵەکانی بسپێرێت بە مەرگ و کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت. بەڵێ جارێکی تر سوپاسدانەکەم بۆ ئەم میوانداریە لە ڕاستیە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە فرە ڕەهەندە یامەعنی لە چەند زاوەیەک ئەکرێت لە سەیری مرۆڤ بکەین و لە هەموو گۆشەیەک و سێری بکەین اینجا کە ڕەنگە بەشێک لە نهێنی مرۆڤیش تێ بگەین هەموو هێشتا زەحمەتە تێ بگەین و مرۆڤ بوونەوەرێکی ئاڵۆزە ڕاستی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لە ژینگەی کۆمەڵایەتیە پێ ئەگات و معناکانی ژیان بەرهەمەهێنێت. دیارە خێزان ڕۆڵی سەرەکی هەیە لەو پێگەاندنەوەی پێوترێ پێگەاندنی کۆمەڵایەتی خێزان سەرچاوەیەتی. باری دەرونی مرۆڤ بەرئەنجامی ژینگە کۆمەڵایەتیەکەیەتی. ئەگەر ژینگەی کۆمەڵایەتی ئارام بوو واتە گونجانی کۆمەڵایەتی هەبوو اینجا چاوەڕێکن گونجانێکی دەرونی هەبێت واتە چاوەڕێ ئەوە نەکەین ئەگەر ئێمە لە ژینگەیەکی نەئارامی کۆمەڵایەتی ئەبژین نەگونجان هەبێت لە نێوان ئەندامەکانی خێزانە باری خێزانی خراپ بێت هەژاری هەبێت کێشە هەبێت دڵفیسی هەبێت ڕەزیلی هەبێت چیتر هەبێت ئەمانە هەبێت خیانەت هەبێت بێوەفایی هەبێت هەموو ئەمانەی تر هەبێت و ئێمە چاوەڕێکن باری دەرونی تاکەکان ئاسایی بێت نەخێ قەت ئاسایی نابێت. ئەم دۆخە کۆمەڵایەتیەوە ئەکات یەکسەر ئاوێنەیەکە و باری دەرونی تاکەکان نیشان ئەدات. یعنی ئەمە بۆ ئەوەی لە باری دەرونی تاکەکان تێبگەین چونکە باری دەرونی نەبینرێت نەبیسرێنە بۆ نەکرێن نەتامەکرێت نەدەسی لێ ئەدرێت یعنی لەژێر پێنج هەستەکە نییە بەڵکو ئەوەی هەیە لە ڕفتارە ڕەنگەداتەوە ڕفتاری مرۆڤ بوونەوەرێکە لە ڕفتاری کۆمەڵایەتیان ڕەنگەدات و ئێمە ئەزانین باری دەرونەکەی چۆن و چۆن نییە. ئەگەر ژینگە کۆمەڵایەتیەکە خێزانێکە بەو شێوەیە بوو نەئارام و پەشێو بوو ئەوە بێگومان باری دەرونەکە کەسە شتێکەچێت. ئەگەر ژیانی مرۆڤەکان بەدەست با بڵین ئەگەر قسە لەسەرەوە بێت مەسەلەی خۆسووتاندن ژنان بەدەست باوکیانەوە کە دەسەڵاتی ڕەهایە بەدەست برای گەورە و کە دەسەڵاتی ڕەهایە بەدەست مێردەوە کە دەسەڵاتی ڕەهای هەیە بوو بە دۆزەخ هەموو شتێکی لێ قەدەغە کرد و وای لێ هات کە ئەو بووە کۆیلەی ئەوانی تر کە بەداخەوە زۆر جاوای لێ هاتووە ئەم مرۆڤە باری دەرونەکەی تێکەچێت و بە معنایەکی تر تا ئاستی ئەوەی کە نەزانێت کۆنتترۆڵی خۆی بکات باری دەرونی بۆ شێوەی پەشێوە بێت بۆیە لە حاڵەتێکی لەو بابەتەیە بناباتە بەر خۆکوشتن یا بناباتە بەر هەوڵی خۆکوشتن ئەدات اینجاکە لێرەوە هەندێک جار هەیە خۆکوشتنەکە سەر ناگرێت تا سەر مەسەلەن خۆی سووتێنێت بەڵام هێشتا فریاکەوێت و نامرێت لێکەوتەی مانەکەی خراپترە یعنی مانەوەی لە مردنەکەی ناخۆشتر ئەبێتەوە لە بەرامبەر مێرد و هینەکەیە مێردەکەی یا براکەی یا خێزانەکەی یا چیتر بە کورتەکەی بڵین باری دەرونی مرۆڤەکان ئەگاتە ئاستێک کە معنایەک بۆ ژیان نامێنێتەوە ئەوەنە تاڵ و ناخۆشە بێ بۆی وای لێ دێت عکسی ئەمەش ڕاستە ئەگەر ئێمە توانیمان ژینگەیەکی لەبار و گونجاو دروست بکەین ژێنگەیەکی گونجانی کۆمەڵایەتی
ڕێک بەر ئەنجامەکەی گونجانی دەرونی دروستە بێت لە جیاتی ئەوەی پەرامبەرێتە بەرخۆ کوشتن نەخێت منافەسا ئەکا لەسەر ئەوەی کە لە ژیانە چۆن سەر بکەوێت و ژیانی لا خۆشەویستە بێت و ئەرک و مافەکانی ژیان بەدی ئەهێنێت ئەو پرسیارە ئەبەدیانە وەڵامەداتەوە هەوڵەدا وەڵامی بداتەوە کە ئەرکی هەموو مرۆڤێک لە لای خۆی بکات و هەوڵی بەدەستێنانی بدات و بیدۆزێتەوە لێراکەوە سەرەکەی ژیان معنایەکە بەخشێت بایەخێکی بێت و پێچوانی خۆسووتاندن خۆکوشتن خۆ لە ناوبردن ئەوەی کە ڕقی لە ژیانە بێت و ژیانی خۆش ئەوێت ئەوەی ڕقی لە هەندێک جار هەیە سەیریکە یعنی بەستەنیا ئەوە نییە ڕقی لە خۆی ئەبێتەوە ئەو کەسە ڕقی لە خۆیەتی ئەوەنە ئازاری چەشتووە بەدەست دەوروبەرەوە ئەوێت دەوروبەر سزا بدات لە بەرنامەی پێشووتریشا کە زۆر ئیشارەتمان پێکرد من لە یەکێ لە کەیسەکانە بینی ومە کەس کچێک خۆی سووتانە بوو لە دوای وەرەقەیەکی نووسی بوو بۆ مێردەکەی نووسی بووی بۆیە خۆم سووتان بۆ ئەوەی هەتا بێوجدانی تۆش بسووتێنم سەیری ئەمەکە یعنی لەلایەکەوە خۆی سووتان بەڵام ئەشزانێت مێردەکەی خۆشیشی ئەوێت کە ئەم حاڵەتە وای لێ هاتووە ئەگە خۆشی نەوێت ئاسوودەیە خۆهینی ناکات ئەم قسەیە معنە دەلالەتی سەیری هەیە یعنی لەلایەک خۆشی ئەوێت بۆیە خۆی سووتان و بەڵام خۆشەویستەکەی تەواو نەبوونە باش لە یەک تێ نەگەیشتونە نەیانتوانیەوە بەتەواوی لە یەکتری تێ بگەن و حەقی خۆی یەکتری بدەن ئەڵێ بۆیە خۆم سووتان بۆی وجدانی تۆش بسووتێنم بۆیە ئەگەر کەسێک مێردەکەی خۆشی نەوێت وجدانی ناسووتێت مێردەکەی ئاسوودا بێ بەمە ئەلێرەوە ئەوێت تۆڵە بکاتەوە لە بەرنامەی ڕابردووە بزانم قسە لەسەرەوە کرا هەندێک جار هەیە باوکو کەسەکە ئەو نەخراپە لەگەڵ خۆی سووتێنە بۆ ئەوی وەک ئەڵێ حیان بچێت ئەڵێت تۆڵە لەوانەکەمەوە بڕویان بچێت بە نوعێکی تر کچەکە بۆیە باوکو کەسەکەیش ئەیشارێتەوە ئەڵێ کچەکەم خۆی نەسووتان بەڵکو خۆی سووتا نازان ئاگری تێبەروە چی شتێکی لەم بابەتانە بە کورتەکەی ئەوەیە کە لە ڕووی دەرونیەوە مرۆڤەکان ئەگەر ئامادە نەکرێن بۆ ژیان هەمیشە ئەگەری ئەوەی هەیە کە کارەسات بخڵقێنێت خەڵک بکوژیا خۆی بکوژێت خەڵک بسووتێنە یا خۆی بسووتێنێت بۆیە باری دەرونی مرۆڤەکان لە ڕاستیە ڕنگدانەوەی باری کۆمەڵایەتەکەی زۆر باەخی هەیە کە گرنگی پێ بدرێت ئامادە بکرێت حاڵەتێک هەیە ئەو کۆر پاڵنەرەکان مەسەلە بۆ منەش ئافرەتێک کە ئەبینی تەلاق دراوە یعنی ئەمە بۆ خۆی بارێکی دەرونی سەخت دروستەکە لەسەر ئەم کەسە جاری وە هەیە لە ناو کۆمەڵگەدا بە کەسێکی نامۆ سیر ئەکرێ یاخود ئەشکەنجەدان ئیتر ئەمە شکەنجەدانە تونند و تیژیەکە یاخود مادی بێ یاخود معنەوی بێ جاری وا هەیە هەر بە جنێودان و بە قسەی ناشرین پێوتن و بەلەکەدارکردن ئەم حاڵەتە دەرونیە پشێوی بۆ دروستە بێ بۆیە لە نەتیجە حاڵەتە دەرونەکە وای لێ ئەکا کە پەنابەرێتە بەر ئەو حاڵەتەی کە یاخود جاری وا هەیە ڕوبەڕووی سوکایەتی پێکردن ئەبێتەوە لەلایەن دەوروبەرەکەی تر چ مێردەکەی بێت چ باوکی بێت کە سوکار بێ جاری وا هەیە لە ناو دام و دەستگایەک هەیە سوکایەتی پێکرێ یعنی ئەمە ئاگاداری ئەوە بین یعنی یەکێک لەو پاڵدەرە گرنگانە مەسلەی دەوروبەر و ژینگەکەیە کۆمەڵگەیە یعنی ئەمەش چۆن کاتێکە بینی مەسەر لە خوێندنگایەکە مامۆستا و خوێندکارەکە ئەبینی مامۆستاکە قسەی زۆر ناشرین و مەسەلا هەتا ئەگاتە ڕادەی ئەوەی ینی ناڵێن هەموو مامۆستای بەس مامۆستای شازیش هەیە ئەم حاڵەتانە لە بەرامبەر بە خوێندکارەکەیدا ئەنجام ئەدا بۆیە ئەبینی بە ئەم حاڵەتەی وای لێ ئەکات هەستی ئەم خوێندکارە ئەشکێنێ برینداری ئەکا لە نەتیجە مەسەلە هەمیشە پێڵێت تۆ کەسێکی سەرکەوتونی یا بە پێچوانەوە جاری وا هەیە مەسەلە کەسەکە کەسێکی سەرکەوتووە بەڵام لە نەتیجە نەتیجەیەکی باش نایەنێت چکە دەوروبەرەکەی هاوڕێکانی چکە مرۆڤ یعنی خوای گەورە مەخلوقێکی کۆمەڵایەتیە ناتوانێت بەبێ پەیوەندی بژی لە تاکەکانە ئیتر ئەم پەیوەندیە لە بینی دایک و باوک و خێزانە بێ ئەم پەیوەندیە لە بینی هاوڕێیا بێ ئەم پەیوەندیە لە بینی ژنومێردا بێ ئەم پەیوەندیە لە بینی دوو ڕەگەزی جیاواز بێ بۆیە فەشەلهێنان لە هەر پەیوەندیەک لەمانە نەتیجەی خراپ ئەدا بەدەستەوە جاری وایە کوڕکچێک زۆر یەکتریان خۆشەیە بەڵام سیرەکەی حاڵەتێک ڕوبەڕووی حاڵەتێکی نەخوازرا ڕوبەڕووی پەیوەندیەکەی نێوانیان ببێتەوە کۆتا جار کە لە یەکتری جابنەوە لە پەیوەندیەکە سیرەکە ئەوەی کە قوربانی یەکە بە مەسەلا ئافرەتە خۆ بڵێ بینیمانە گەنجێک کە پەیوەندی خۆشەویستی هەبووە کوڕیش بووە لە نەتیجە مەعشوقەکەی شووی کردووە و لە هەمان کاتە ئەم کۆتایی بە ژیانی خۆی هێنا ئەو شەوەی کە گواستویانێتەوە ئەم حاڵەتانش هەیە بەڵام ئێمە بەرنامەکەمان زیاتر لەسەر خۆسووتاندنی ئافرەتە زیاتر بۆیە ئاماژە بە مەسەلە ژن ئەکەین لەو مەجالە هەندێک حاڵەت هەیە مەسەلە لە نێوان بەڕێوبەری دایرەیەک و فەرمانبەرەکەدا
جاری وایە ئستغلالکردنی بەرامبەر ئستغلالکردنی ئەو سوڵتە و ئەو پێگەی کە مدیرێک هەیەی ئیتر مدیرێک بە پلەی مدیر عامێک بێ بە پلەی مدیری دایرەیەک بێ مدیری مەکتەبێک بێ هەر کامێکیان بێ جاری وایە ئەمە وە ئەکات مەسەلە تونند و تیژیەکان بەرامبەر بەو ڕەگەزە ئەکرێ لە نەتیجا تووشی گرفتی زۆر گەورە ئەبێتەوە ئەگەر لە ماڵەوە جاری وایە ینی داوای هەتا حاڵەتی ئەوەی لێ بکرێت کە بۆ نمونە ممارەسەیەکی سێکسی لەگەڵا بکە دوو نەتیجە یان هەڕەشەی لێ کاڵێگە مەسەلە بۆ نمونە ئەو شتە کەسێک بیزانێ من ئاوە ئەیکاتە ژێر تەهدیدەوە یان جاری وا هەیە چۆنە ئەخاتە ژێر بار یعنی ئەو ئافرەتە بەکارهێنێ لە نەتیجا بۆ منە گرتە ڤیددیۆیەکی هەڕەشەی لێکە ئەگەر تۆ فڵانشت نەکەی من بڵاوەکەمەوە ئەمانە هەمووی تادیدن هەمووی هاندان کەم ئافرەتە بترسێ بکرێتە ژێرباری ئەو حاڵەتانەوە کە لە نەتیجەی پەیوەندێکی خراپەوە نەتیجەیەکی خراپترەدات کە ئافرەتە بەرەو ئەوە بڕواە جاری وایە استغلالی ئەو مدیرە بۆ ئەو ئافرەتە لە ڕووی ترەوە ئەبێ مەسەلە زوڵم لێکردنی ینی بووە جاریوە ئەوەی چەسانەتەوە ئەوە جیاوازی پێکردووە لە نێوان فەرمانبەرەکانی ترا ئەم کەسە تووشی ناومێدی بووە لە ژیان لە ماڵیشەوە فشاریان بۆ هێناوە کە تۆ کەسێکی ئەگەر خۆ گونجاو بوویتە لەگەڵ مەسەلە مدیر و دایرەکەدا ئەو کاتە تۆ ئەتوانێت خۆ بگوجێنی فشاری ماڵەوە دەرەوە وای لێکە حاڵەتە دەرونیەکەی بۆ کات لە نەتیجا فسیۆلۆژیان هۆرمۆناتی جسمی ئەمینسانە تێگەچێ کەتێکیش چوو ئەو حاڵەتە دەرونیەی ئەو کاک دکتۆر زۆرتر شارەزای لەو بوارە بۆیە ئەمە هۆکارێک بووکە باسی بکەین ئەگەر هۆکارێکی ترمان هەبێ لە هۆکارەکانە ئێمە یەکێ لە هۆکارانی کە ئەوش یەکێکە لە هۆکارەکان کە لە حاڵی حازردا ئەم ڕێژەی خۆسووتانن و خۆکوشتنە بەرەو زیاد بوون ڕۆشتووە هۆکاری تێکچوونی باری داراییە کە بەتایبەت لە وڵاتی خۆمانە لەم حاڵەتی ئێستا کە بەشێک کۆمەلگا لە ڕووی داراییەوە قەیرانێکی گەورەی هەیە و گەنجان ئەبینین بۆ ماوەیەکی زۆر هیچ ئەمەلێک نابینێ خوێندن تەواوەکە تەعینبوونی نییە هەلیکاری نییە کۆمەڵە ئاواتی زۆری هەیە لە ژیانەوەی بەدەستنا ئەم هۆکارە داراییانش کاریگەری نەدێنین لەسەر ڕووی دەرونی تاکان دروستەکە کە ئەمەش هەرجارێکی کە ئەکرێ بڵێن هەر لایەنە دەرونیەکەی بەڵام بە هۆکاری دارایی ئەمەش بەشێک بۆ لەوەی کە هۆکار بۆ ئەوی لە کۆمەلگای ڕێژەی خۆکوشتن لە گەنجانە بەتایبەتی کە ئامارەکان بازەوەکەن لە بینی 25 بڵێن 15 بۆ 25 ساڵ ڕێژەیەکی زۆر یعنی دووەم هۆکاری خۆکوشتن لە 15 بۆ 25 ساڵ بۆ ئەو تەمەنە گەنجە گرنگە کە تەمەنێکی زۆر گرنگە خۆکوشتن و خۆسووتان نەکە سەبەکەی ئەم کێشە قەیران و گرفتە زۆرانی ناو کۆمەلگەکانە کە بەشێکی بڵێن کاریگەری خراپەکەی کە دروستێکا لەسەر ئەو تاکە ڕاستە بەس خات و قەدەم خێت تەسەور ناکەی مەسەلە ئەمە بارێکێتی بەس بارێکی تریش کەمی ئابووری ئافرەت یاخود ئێمە لە کۆمەلگایەکین یعنی ئەبێ ئافرەت هەمیشە چاوەڕێی دەستی پیاو بکە بۆیە جاری وهەیە نەبوونی ئابوورێکی سربەخۆ لە ئافرەتە ئەمە بۆ خۆی ینی ئێمە بڵین ئێمە ئەگەر بە حاڵەتی وەکو کەسێکی مەسەلە ملتەزم بەدینەوە ئێمە نابێ ینی هەمیشە نەفەقی ئافرەت لەسەر پیاوە ئەمەینە بەڵام ئێمە جێ داخە لە ناو کۆمەلگایەکانی هەموو تاکەکانی کۆمەلگا دەق ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ ناکە بۆیە لە نەتیجەی منەتکردنێکی زۆری مەسەلە ڕەگەزی لە نەتیجەی ئیستغلالکردن لە نەتیجەی بەکەم سیرکردن جاری وا هەیە لە تاکێکە کە ملتەزم نییە بەدینەوە ئەگەر نا تاکێک ئەگەر ملتەزم بێ بەدینەوە هیچ کاتێک یعنی ئەبوونی ئەو نەفەقەی کە بەکاری ئەهێنێ بۆ ماڵ و مناڵ و خێزانەکەی ناکاتە فاکتەری چەسانەوەی خێزانەکە بۆیە لە نەتیجە ئەبینی جاری وا هەیە ڕەزیلیکردنێکی بەسیط ئەم حاڵەتە لە ئافرەتا دروستەکە ئەمە نەی مەمرە و مەژی تەعاملی لەگەڵاکە ئەوەی ینی ئەوەی پێدا کە مەمرە و مەژی یعنی جاری وا هەیە گۆڕانکارەکانی ژۆکو لە بەرنامەی پێشوا وتمان ئەوەندە زۆرن ئەوەندە هاوشان و هاوکوف و هینی خۆشی ئەبینێ یعنی کە ژیانی ئەم زۆر جیاوازتر لە ژیانی کەسانیتر جاری وا هەیە ناومێدیە بۆیە ئێمە بەڕاستی لە حاڵەتێکین ینی ئەبێت کۆمەلگا ینی ئافرەت وا لێ بکرێت کە ڕۆڵی هەبێ لە پێشکەوتنی کۆمەلگەدا ئەگەر ئافرەت ئێمە بە شێوەیەکی مەشروع بە شێوەیەکی ئەوەی کە مەسەلە ملتەزم بێ بە ئەخلاقیەکانی خۆیە و لە چوونە دەرەوە و لە ئیلتیزاماتی ئەو ئیلتیزاماتێکە لە سەرشانیداە ئەگەر نە ئافرەت نیوەی کۆمەلگایە تۆ جاری وا هەیە نیوەی ئەم کۆمەلگایە پەک ئەخرێ یعنی ئەڵێ تۆ لە ماڵەوە دانیشە ئەگەر ئەم نیوەی کۆمەلگا لەگەڵ نیوەکەی ترە هاوکار بن بۆ پێشخستنی کۆمەلگا پێم وا بێ ژیان زیاد لە حەت بەرەو پێشتر و چاکتر و بەختەوەرتر ئەڕوا بۆ تاکەکان بۆیە ئەمە بەڕاستی
حاڵەتێکە یعنی لەناو کۆمەڵگەی ئێمەدا هەیە جاری وا هەیە یعنی وا تەسەورەکەن ئەگەر ئافرەت هەندێک کەس بڕوان وایە ئەگەر ئافرەت ئابوورێکی خۆی هەبێ ئەمە ڕۆڵی پیاوی کەم کردوێتەوە بەس بەڵکو بە پێچوانەوە ئەبێ ئەمە بە مەفهومێکی ئیجابی سەیری ئەمە بکەین ئەگەر ئافرەت ئابووری سەر بەخۆی هەبێ یارمەتی دەری ئابووری پیاوە. یعنی بۆی ئەمانە جاری وا هەبووە ئەو حاڵەتەی دروست کردووە کە لە کەم مەصرفکردن یعنی ئێستاژ بەشێکی زۆری خێزانەکانی ئەم کۆمەڵگەی ئێمە بەدەست ئەو حاڵەتەوە ئەناڵێنن کە مەسەلە ڕژدیکردن و ڕەزیلیکردن و ئەوانە لەگەڵ تاکەکانی خێزانە مەسەلە سەرۆکی خێزانەکە بەکارهێن. زۆر دروستە لە ڕاستیە ژن و پیا و جیاوازن لەیەک بەڵام دوژمنی یەک نین یعنی دژی یەک نین یعنی هەموو جیاوازیەک دژە بەس هەموو دژێک ببوورە هەموو دژێک جیاوازە بەس هەموو جیاوازێک دژ نییە یعنی ژن و پیا جیاوازن لەیەک بەڵام دژی یەکنین تەواوکەری یەکترین بەعکسەوە اینجا ئەگەر ژن و تەواوکەری یەکترین ئەگەر ژن و پیا و عاقڵ بن و بەختەوەری خێزانیان بوێت لە ڕاستیە ئەبێت مراعاتی یەکتری بکەن و هیچێکیان ئەویتر ئیستیقلال نەگاوەنی چەوسێنێتەوە نەبێتە مای عەزابی ئەویتر لە ڕاستی ئەگەر وای لێهات ژیان معنایەکی نامێنێ و ژیان و ژن و مێردایەتیش معنایەکی نامێنێت اینجا کە زۆر جاریشەیە لەژێر زەختی کەلتوری کۆمەلگا بە ئاسانی ناتوانن لە یەکتری جیاب بنەوە و ژیانیشان لێ ئەبێتە دۆزەق سەیرەکەی لەوێەوە لە جیاتی جیابوونەوە خۆکوشتن دێتە ئاراوە کە ئەمە حاڵەتێکی نەخوازراوە هیوادارین کەس وان نکات. ئێمە ئەگەر لە ڕووی دەرونیەوە بڕیار هەمەلایەنە قسە لەسەر مەسلەی خۆکوشتن و خۆسووتاندن بکەین حاڵەتێکی تریش هەیە لە مرۆڤ بە هەندێک جار ناڵێم هەموو کەسێک وایە هەندێک جار بۆ شۆرەت پیاکردن ئەو کەسەوە ئاکات مەسەلەن ئەڕوات لەناو حەشاماتێک لە جەماوەرە خۆی ئەسووتێنێت بۆ ئەی ببێتە ڕەمزێک بۆی ببێتە نمونەیەک ئەم خۆسووتانە جیاوازە لەوەی کە کێشەیەکی کۆمەڵایەتی بەرهەمی هێنابێت مەسەلەن ئەوەی لە تونس ڕوویدا ئەو کەسەی کە ناوەکەم لەبێرە بنچێ ناوەکەم لەبیرەوە چوو ڕاستەکەی ئەوەی کە خاوەن عەرەبانەکە بوو خۆی سووتان شۆڕژێکی بەرپاکە ڕاستەکەی ئەمە لەم هەندێک جار هەبوو لەوەی مەسەلەن ئەندامانی پەکەکە خۆیان نەسووتان لەوەی کە قەزیەکی گەوری کوردی لە تورکایە نیشان بدەن و لەو بابەتە بەڵام بەهەر زەقکردنەوەی شتێک یعنی ئەمەش هەندێک جار هەیە ئینسان خۆی جەستەی خۆی ئەسووتێنیان خۆی لە ناوە با بۆ ئەوەی بڵین ببێتە ڕەمزێک یان ببێتە زیندوو ڕاگررتنی کێشەیەکی گەورە بەڵام ئەمە جیاوازە لەوەی کە سەرچاوەیەکی کۆمەڵایەتی مەینەتیەک ئەبێتە مای ئەو کەسە خۆی بسووتێنێت ئەم دوانە بێ لێک جا بکەینەوە و بەداخۆ ئێمە زۆری دکتۆر حاڵەتێکی ڕیسپەڕە ئەوانەی کە ئەیانەوێت شازن بێگومان شازن زۆر حاڵەتێکی نادرە یان ئەوتان مەسەرەن عالمێک خۆی ئەکوژێدیان شاعرێکی گەورە خۆی ئەکوژێدیان و سەرێکیان شیتی ئەمانە کەمن شازن بەڵام هەشن لەو بابەتە بەڵام ئەوەی لای ئێمایە هەمووی نەگونجانی کۆمەڵایەتیە وە کێشەی کۆمەڵایەتی بەرهەمی خۆسووتانەکە بۆ ژیان لە کەسەکان بووەتە دۆزەق ئەویتر هیچ پەنایەک نەماوەتەوە بوو ئەو ڕێک ئەگەر بڕیاریش بێت یعنی ئەم حکومە نازانم چەند دروستە ژنان کە خۆیان سووتێنن دەوری پەروانە بینن پەپولە ینی ئەو ئەزانێت نزیکی ئەو ئاگرە بێت و ئەیسووتێنێت بەڵام بەرەو ڕوشی هەر ئەڕات ئامادەشە ئەو ئەزانێت بڵین هین ئازاری ئاگر چییە بەڵام هەر ڕوو بە ڕوشی ئەڕات چونکە ئازارەکە ئێمەکەیتری تاقی کردوێت ئەڵێ با ئەمیش تاقیکەمەوە بەس یعنی هەر ئەوە نیژ نییە ئێمە کە قسە لەسەر خۆکوشتنەکەین تەنیا حاڵەتێکی هەڵچوونی یا دەرونی یان لێکەوتێکی کۆمەڵات لە دوای خۆکوشتن هەنێجار کارە ساتەکانی تر دروستە بێتەوە یعنی لێکەوتەکانی هەرەوە نییە مرۆڤێکە بێتە قوربان و لە ناوەچێت لێکەوتی تری هەیە بکەین ئەڤانخان زۆرمان باسی هۆکارەکان کرد پێم وایە تێپەڕێنین بینە سەر چۆن ڕێگە لەم حاڵەتانە بگیرێ چۆن وا بکەین ئەم ڕێژەیە بەرەوکامی بەدەم من یەک شتی گرنگ کە کاک دکتۆر باسی ئێمە لە مەسەلەی خۆکوژی ئەوە بە تایبەتی لەم ڕۆژدا یعنی بۆیە من ئەمەوێت لەم بەرنامە ئاماژە بەوە بدەن یعنی بەڕاستی بە هیچ جۆرێک یعنی خۆکوشتن ئیتر ناوی هەر شتێکی لێنەی لە پێناوی قومیەتێکا بێ لە پێناوی شۆڕشێکدا بێ لە پێناوی ئەوەی کە هەروکو ئەبینین لەم ڕۆژگاری ئێستادا مەسەلە خۆتەقینەوەی مەسەلە ئەو گروپە تیرۆریستانە لە ناواقعە ئەمانە لەگەڵ خۆسووتاندنێک و لەگەڵ خۆتەقینەوەیەک و لەگەڵ فەرقێکی پێ ناکرێت چکە لە کۆتا جارە مەسەلە کۆتایی ژیانە و خستنەوەی کۆمەڵی ئاساری خراپە لە نوێنە کەسێک خۆیە تەقێنێتەوە کۆمەڵی کەسی تر کەم ئەندامەکە کۆمەڵی خێزانی
ژیانی تر بێ سەرپەرشتەکە کۆمەڵێ پەکەوتە و هین ئەخاتە ناو مجتەمەعەوە مەسەلەیە کەسێکی تر لە بواری قەومیە تەسەور ناکەم دیکتاتۆرەکان هیچ کاتێ حسابیان بۆ ئەو حاڵەتە کرد بێ یعنی ئەو بەرامبەر بە دیکتاتۆرێتێک ئەیکا دیکتاتۆر هیچ کاتێک ڕەحم و بەزەیی نییە بە معنای کەلیمە ئەو ئەعلانی زاڵمەتی خۆی کردووە لەبەرەوە هیچ کاتێک یعنی ئەوە وەسیلە نییە کە بەکاربێن و لە ڕووی شەرعیشەوە بەڕاستی ئەو کەسە زۆر گوناهبارە کە هەستێ بە ئەوەی کە مەسەلە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ بەدەستی خۆی هەر لە یاسای نێودەوڵەتیش ئەمە پەسەند نییە حاڵەتی لەم بابەتانە بەڵێ بەڵێ پێم وا بێ خات و قەدەم خێر داوای لێبوردنەکەم قسەکەشم پێبڕی بەڵام دوای ناوبڕێک ئینشاڵڵا دێنەوە لاتە بەڕێزان دووبارە سڵاو دیارە پێم وا بێ لە پێش ناوبڕەکە قسەکەمان بە خات و قەدەم خێر بڕی بۆیە دەمانوێت بچینەوە لای بزین خات و قەدەم خێر چ شتێک ئەوێت پێمان بڵێ لە بەرنامەکەدا دەستان خۆش بێ وەڵام من زۆر بە پێویستی زانم وەکو ئەوەنە زەخمان کردەوە هۆکاری زیادبوونی ئەم دیاردەیە هۆکاری ئەوە باز لەوە بکەین چۆن ڕێگە بگیرێ لەوەی ئەم حاڵەتە کەم کرێتەوانێ ئەمە شتێکی زۆر گرنگە بەڕاستی ئێمە پێویستە کات بە تایبەتی کە منەڵم لەم مجتەمەعانەی ئێمە لەم کۆمەلگایانەی خۆمانە کە کۆمەلگەیەکی دینین و خەڵکەکان زۆربەی لە سانەوە و هەشتی پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هیچ ئاین و یاسایەکیش ڕێگە بەوە نادا کەسێک بڕیاری کۆتایی هێنان بە ژیانی خۆی بێنێت ئەم بابڵێ ئەم حاڵەتە زیاتر زاخکرێتەوە بۆ یعنی لە ڕووی دینیەوە بەڕوونی بە هەموو خەڵق ڕابگەندێ ئەو ڕۆشن بیەی بۆ دروست کرێ کە جگەلەوەی کۆتایی هێنان بە ژیانی خۆت چارەسەر نییە بەعکسەوە تۆ خۆت تاوانبارەکەی ئەبیت بە یەکێک کە تاوانی کردووە بەرامبەر خۆی ئیشارەتان بۆیە کە بڕیار بی کۆتایی بە ژیانی خۆ بێنیان کۆتایی بە ژیانی کەسێکە بێنی لە ڕووی دینیشەوە لە ڕووی یاساییشەوە هەر یعنی تاوانباریت و بڕیارێکی خراپت داوە خۆی پەروەردگار بە سەریحی پێمانەڵە کە هیچ کەس مافی ئەوەی نییە ئەو بڕیارە بات لە ئاەتەکانی خۆی پەروەردگارە زۆر بەڕوونی باسیەکە کە فەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة تەنانەت ئەگەر شتێک بزانن مای لە ناوچوونە ناوێ بیکەن نەک بڕیار بن کۆتایی پێ بهێنن ولا شوێنێکە فەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أو نفسك خواي پروردگار حرامي كردو بكجرد ناتوان ايو برياري كشتني بدن إذا أو نفس جاري بخوشيتي كباسي كافر آياتك فرمي ومن يفعل ذلك يلقى أثاما تاواني كي زور قوري كردو يضاعف له العذاب في يوم القيامة ويخلق فيه مهانا يعني سزای بۆ چەند قادەکرێتەوە لە نەتیجەوەی کە ئەم بڕیارە خراپە ئايات جا بڕیاری خۆکوشتن بیان بڕیاری کوشتنی کەسانیکە زۆر بە سەختی خی پەروەردگار سزای ئەو کەسەی داناوەکە ئەوە ئاکات ئەگەر ئێمە بەو کەسە بڵێن کە ئێوە بڕیاری شتێکی وابە بڵێن سزایەکی سەختتر چاوەڕێ دەکاتەوە خۆت بە حسابی خۆت چارەسەرەکەی بۆ ئەو دۆخی کە پێگەیشتی خۆی دەرباسەکە خۆت دەرباسکەی بەڵام تۆ لە مقابلەکەویتە سزایەکی تووشی سزایەکی سەختترە بێت چونکە تۆ مافی ئەمەدنی ئەم بڕیارە بێ دواتر ئەگەر ئەمەی بۆ ڕوون کرێتەوە کە بەنسبەت ئەو کەسانەوە کە باوەڕیان بە قەزا و قەدەر هەیە ئەم ناڕەحەتی کۆتۆ لە دنیایەتیایی قەزا و قەدەرێکی خی پەروەردگارە خوا پێی تاقی دەکاتەوە وفرمودي بيغمري خواه صلى الله عليه وسلم كافر ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن تاكو تاي حديث قال هرشي ناراحتي كتوشي انساني ايمان دار بك باوري بخواه باوري بالروجي دوايه مسلمانه هرچی ناڕەحەتێکی تووشە بێت تەنانەت یعنی هەموو ناڕەحەتەکان باسەکە خەفەت بێتاقەتی بێ زوڵم لێکردن بێ هەرچیەک بێ فەرمێ تەنانەت ئەگەر چقڵێکیش پێ بەدەستیە ئیلا لای خۆی گەورە پاداش وەرەگرێەوە گوناهەکانی پێدا ئەبەزێ لە فەرمودەیەکی ئاماژە بۆ ئاڵە زۆر کەس هەیە کە لە دنیای خی پەروەردگار زۆر ناڕەحەتی و قەزا و قەدەری ناخۆشیەتە سەر ڕێگە هەتاوای لێ لە قیامەتە هیچ گوناهێکی لەسەر نامێنێ یعنی خی پەروەردگار وعدی بەهشتی نەبراوی پێ ئەیە ئەگەر ئەم ئاوالێکی باتەوانێ ئەم ناڕەحەتیانی لا ئاسانە بێ لە جیاتی تووشی پەشێوی دەرونی بێ تووشی دامەزراوی ئەبێت تووشی ئەو پەڕی دەرونێکی ئارام و ئەوەیە بێت باوەڕی وایە ئەمە قەزا و قەدەرێکە تووشی بۆ ئەم ناڕەحەتیانی کە هێتیان بێتاقەتی و لە تێکچوونی یعنی باری ژیانەتی بەرامبەر بە ئەمانە سەبرەگرێ ئارامەگرێ و بچاوەڕی پاداشتی خی پەروەردگارەکات ئەمە یعنی یەکێکە لە چارەسەرەکان کە ئێمە ئەکرێ کۆمەڵگا ئیش لەسەر دروستکردنی ئەم پەروەردەیە بکات لە تاکدا و ئەمەی تیازەخکاتەوانێ بۆی ڕێگە لەوە بگرێم کەسە بگاتە ئەو بڕیارە خراپ بڵێ من پێم وا بێ خات و قەدەم خێر پێش ئەوەی کە بچینە سەر بابەتی چارەسەریەکانی حاڵەتی خۆسووتاندن ئاماژەیەک بە کاریگەریە خەتەریەکانی خۆسووتاندن بدەین لەسەر کەسایەتی ژن دوای ئەوەی کە بڕیار ئەدا ئەو بڕیاری کە وەرگرتووە بەوەی کە لە مێشکی خۆیدا قەراری پێداوە
طبعا بڕیاری خۆسووتاندن بڕیارێکی کتوپڕیە یعنی هەمیشە ینی لە ڕووی سایکۆلۆژیشەوە ینی بڕیارێکی نەخشە بۆ داڕێژراو نییە مەسەلە کاتی بۆ دانێ و تەوقیتی بۆ دانێ و ئتیفاقی لەسەر خۆکوشتەکە چی بکاتوانە شتێکی لە پڕ و ئانیە کە ئەم حاڵەتە دروستەکە من پێم وایە بێ لە ڕووی سایکۆلۆژیەوە ینی دۆخی ژن لە پاش خۆسووتاندن ینی ئەگەر ئێمە لێکۆڵینەوەی لەسەرکردن زۆر خراپتر ئەبێت بە تایبەتی ئەوانەی بەڵێ بە تایبەتی ئەوانەی کە ئەمێننەوە یعنی ئەم حاڵەتە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە لە ڕووی سایکۆلۆژیە وا لەم کەساکات هەمیشە ببێتە کەسێکی نائارام هەمیشە ببێتە کەسێکی نامۆ چونکە جاران لەوانەیە پێش ئەوەی کە بڕیار بدا کە خۆی بسووتێنێ یعنی بڕیارەکانی لەوچە کەسێکی خۆڕاگرتر بوو بێ یا کەسێکی بەهێزتر بوو بێ بەڵام ئێستا کە ئەم حاڵەتی کە جەستەی هەمووی شێواوە کە دەموچوی هەمووی تێک چووە هاتنەوە ناو کۆمەڵگا بۆ ئەم تاکە بەڕاستی زۆر سەختە و زۆر زەحمەتە بۆیە ڕاهێنانەوەی ئەم کەسە زۆر زەحمەتە بێ بۆیە لە ڕووی دەرونی و ئەم کەسە ئەبێتە کەسێکی پەشێ ینی چۆنڵی هەمیشە هەز بە ناڕەحەتی و بە نامۆیی و بە غەریبی و بە لە ژیانێکی داخراو کە هیچ تروسکایەکی تیانە بێت بەڵێ بەڵێ کاکتۆر جەنابەت ئاماژەیەک بدەیت لەو ڕۆ فەرموو بڵێ لە ڕاستیە ئێمە وتمان هۆکاری خۆسووتانەکە کۆمەلگایە زیاتر ژینگەیەکی نائارامی کۆمەڵایەتی والی هاتووە لێکەوتەکانیشی دوجار کۆمەلگاوە نەزاڵمە لی ناگەڕێ بە ئاسانی ئەمی شەر پەڕێت ئەگەر ئەو کەسە نەمردما هەر عینی کۆمەلگایە ئەو نێتر باری دەروونەکەی وێرانتر ئەکات و عذابەکەی زیاتر ئەکات لەوەی کە جستەی ئەو ئەگەر ئێشتا نەشێوە و نەسوتابوو بەو شێوەیە سیر کرابوو وا بڵێن ژیانیان لێتاڵ کرد بوو ئێستا کە شێواوە ئەوە نەیتر تالوکەی لێ ئەدەن ئەوە نێتر بە چاوی سوکترەوە سیرەکەن بێجگە هەر ڕەنگە بەکەم عقلیش لینیکەن تۆمەتباریکەن لەوەی یەکسەر ئەڵێن وەرەوە محاولی کرد خۆشی بسووتێنێت یعنی جارێک یعنی سێر لێرەش عقلی شێگوێتە ژێر گومانەوە ئەوەشی کە ئەمرێت ئەوە خۆی قوربانیە جگە لەوە جاری وا هەیە با بڵێن مناڵە بێدایک و باوک ئەبێت ئەگەر ژن بێ یا پیاو بێت دایک و باوکە جەرگ سوتاوە بێت جاری وا هەیە کێشە ئەکەوێتەوە یعنی با بڵێن خاوەن کچەکە بە ئاسانی لێ خۆش نابێت کچەکەی بۆ خۆی سووتان نە لە ماڵە مێرد خۆشە بێت نە لەوانی تر بەڵێ کێشەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە با بڵێن تەرەفی سێمیش دێتە نێوانەوە جاری وا هەیە و ئەوەی هەیە من لە کەیسەکانە بینی بێتم ئەوانەی خۆیان سووتانوە بەشی هەرە زۆریان ئەو کەسانن کە خاوەن با بڵێن یا باوەژنیان هەیە یا باوەپێڕیان هەیە سیرەکەی تەرەفی سێمیش لە هاتووتە نێوانەوە ئەمان لێرە دەوریان هەبوو لەو مەسەلانەیە بە ئاسانیش خاوەن کەسەکە کەسەکەی تر خۆش نابێت بڵێن خاوەن ئەوەی قوربانەکە یعنی لێکەوتێکی ئەجگار زۆری ئەبێت جگە لەوەی کە خۆی ئەبێتە قوربانی مێش کێشەیەکی کۆمەڵایەتیش بەدوای خۆی ڕائکێشێت ئەخۆڵخێنێ جگەلەوە بەڕاستی جگە لەو کێشە کۆمەڵاتیان ئەگەر کەسێک مەسەلا بەتابەتی و ئافرەتانی کە خۆیانە سووتێن و نامرن جاری وایە ئەبێت تەمایی هەڵۆشانەوەی خێزانەکە یعنی ئەمەش بۆ خۆی گرفتەکە ئەو نەیتر قوڵترەکاتەوە یا حاڵەتی مەسەلا ئەوە دروستە بێت ئاسارێکی خراپی تر ئەوەیە کە هەمیشە ئافرەتە هەست بەخۆ بە کەمزانی نەکا لەگەڵ دەوروبەرا لەگەڵ کۆمەلگا خۆی بە کەسێکی نەگونجا و ناشرین و مەسەلا عیبدارە زانێت کە هەتا جاری وایە ئەگاتە ئەو ڕادەی کە خەڵک لێی بترسێ ئەمە حاڵەتێکی دەرونی زۆر خراپتر دروستەکە لەو حاڵەتی کە بەدەم کێشە و گیرگرفتەکەەوە ناڵاندوێتی پێش و حاڵەتێکی تر ئەوەیە کە یەکسەر دوای ئەم خۆسووتاندنە مەسەلا حاڵەتی نەشتەرگەری و ئەو حاڵەتانە دێتە پێشەوە جاری وا هەیە ئەم کەسە لەبەرەوەی کەم دەرامەتە ناتوانێت مەسەلە نەشتەرگەری بکە یا دیسان و جایتێکێتەوە بەرباری ڕەحمەتی دەوروبەرەکەی پارەی ئایا بۆ سەرفەکان بۆ ئەو نەشتەرگەریە یا مەسەلە بۆ هین ناکەن لەبەرەوە باری دەرونی ئەم کەسە لە ڕووی دەرونی و سایکۆلۆژی و فسیۆلۆژی بە تاواتی تەدمیرە بێ و خراپترە بێ بۆیە ئەبێ ئێمە هەمیشە داخۆشی لەسەرەوە بکەین کە تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتی ژن هیچ کاتێک پەنا نەباتە بەر ئەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ خۆی بکاتە مرۆڤێکی عیبدار کە نامۆ بێ بە کۆمەڵگاکەی ئەمە حاڵەتێک کە کاریگەری خەتەریەکانی بوو پێم وا بێ بچینە سەر چارەسەرەکان ئایا چارەسەری ئەم حاڵەتی
ئەم حاڵەتی خۆسووتانە ناو تاکەکانی کۆمەلگا مەسەلە چارەسەرەکان بەچی ئەکرێ ئایا بەوە ئەکرێت مەسەلە هەر تاکەکە خۆی لە ڕووی هۆشیاری و سەقافی ئەمانەوە بەرەو پێش ببات و بتوانێت تەکوینی عقلی خۆی زیاتر بکات هەوڵ بدات زیاتر خۆی ڕۆشنبیر بکا بە کێشە و گیرگرفتەکان یان نەخێر دەستگا و لایەنی تر هەیە کە ئەبێت بەشدار بن لەگەڵیدا دیارە بەنسبەت ئەو حاڵەتەشەوە من پێم وابێ ڕاگەیاندنەکان پشکی باشیان بەرەکەوێ لەوەی کە بتوانن کە بەرنامەی زۆر کاریگەریان هەبێ بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتەوە بە تایبەتی ئەو کەناڵانەی کە هۆشیاری ئاینی بڵاوەکەنەوە مامۆستایانی ئاینی هەم لە کەناڵە فەزایەکانە هەم لە مینبەرەکانیانە بتوانن کە ئەم حاڵەتە زیاتر لە ناو کۆمەلگادا نامۆ بکەن ئیمانی جوان مەسەلە ئاکاری جوان تەحملکردن و سەبر و سەبات لەسەر کێشە و گیرگرفتەکانی ناو خێزان و کۆمەلگا ئەمانە زیاتر ڕێنمایی تاکەکان بکەن و بە تایبەتترژن بۆی نەتوانێت ئەمە بکە ئەگەر یەکش لێرە باس بکەین هەر دروستکردنی ئەو ینی ئەوەی کە باسی کرد لە نەتیجەی خۆسووتان ینی هەر دروستکردنی ڕۆشنبیری لەسەر ئەوەی چارەسەری کێشەکان بە خۆسووتان و خۆکوشتن ناکرێت دروستکردنی ئەم ڕۆشنبیریە لای ئەم تاکانەی کە گرفتیان هەیە کە لە کۆمەلگەیەکی ئاوا کۆمەلگەکە خۆی بەبارێکی قەیراناوی ڕۆخۆشی لە ژیانێکی ناڕەحەتایە هەر ئەوەندەی بۆ دروستکەی پێی بڵێ تۆ بەمە کۆتایی کێشەکانە نایە بەعکسەوە گرفتەکانت زیاد ئەکا ئەمە بەشێکە لە دروستکردنی ڕۆشنبیری بۆ ئەو حاڵەتە بەشێکی کە بەوە ئەکرێت کە ئێمە ینی ڕۆشنبیری لە پەروەردەیە ینی بەڕاستی کەم تەرخەمیەکانی پەروەردە پڕکەینەوانێ پەروەردەی ئەمڕۆ و ئەتاکێکی لامەسئولی دروستکردوە دائیمە چاوەڕێ کۆمەلگاشتی بۆ بکە ئەمادەنیە خۆی بۆ ماندوو بکە یعنی ئێمە چۆن وا ئەم تاکەوا لە بکەین پێی بڵێن تۆ بەرپرسیارەتێکی زۆر قورسر لەوە لەسرە کە ئەم گرفتانت هەیە بێت هەوڵی چارەسەری بێ ڕاستە دەسەڵات بەرپرسە ڕاگەاندن بەرپرسە ئەمانەی دەوروبەرت کە خێزانەکەت بەرپرسن کە تۆ گرفتە هەیە بەڵام خۆت بەرپرسی یەکەمی لە هەوڵدان بۆ چارەسەر یعنی پەروەردەکردن لەسەرەوەی کەسی بەرپرس پەروەردە بکەین بەشێکی کێ لە هەنگاو بۆ چارەسەر بەس خات و قەدەم خێرم ئێمە لە گرنگتر لەوە بۆ چارەسەر پێم وابێ دەستگا کۆمەڵایەتیەکانە کە بتوان بە تایبەتی یعنی ئیش لەسەر ئەوە بکەن کە هەوڵ بدرێ بە تایبەتی ئەو دەستگا کۆمەڵایەتیانە بۆن منە لە قوتابخانەکانە کە کاتێک توێژەرێکی کۆمەڵایەتی وەکو موسسەیەک تایدا مەسەلە توێژەرێک لە موسسەیەکی قوتابخانەکە کارەکە یعنی هەمیشە هەوڵ بدات چارەسەری گرێ دەرونیەکان چارەسەری کێشە و گرفتەکان کە و دەرفەتێک بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو تاکەی کە تووشی حاڵەتی دەرونی بووە تووشی حاڵەتی گیرروگرفت بووە بۆ ئەوی زیاتر ڕاکانی دەربڕێ و تەفریغی ئەو حاڵەتە نەی بکاتەوە چکە بۆ خۆی هەر بە واقع بەڕاستی لە ڕووی زانستیشەوە کەسێک هەبێ کێشەکانی خۆتی بۆ باسکەی جاری وا هەیە یعنی هەر کەس نەبوو ئەڵێ بچۆرە بەردەم ئاوێنە یا بچۆرە سەر ئابێک هەموو شتەکانی خۆتی بۆ باسکە جاری وا ئەگەر مەسەلە کەسیش بتوێت کەس مشکلەکەت نەزانێ دەربڕینی ئەم ڕاو هینانە بەڕاستی کێشانە پێم وابێ بەشێک لە هینەکان کەمەکاتەوە حاڵەتێکی تر ئەوەیە مەسەلە سەنتەری تایبەت بەو ئافرەتانە دابنرێ کەمانش هەر ئەو دەستگا کۆمە کە خۆیان سووتاندووە و جارێکی تر ڕان بهێننەوە بە کۆمەلگا جارێکی تر وا بکەن ئەمانە کە تێکڵاویان بکەنەوە بە کۆمەڵ و بەناو کۆمەلگا بتوانن کە زیاتر هێن بکەن و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی لە ڕووی دەستگا تەندروستیەکانەوە یعنی ئەوەی کە چارەسەر بێ مەسەلە تازە ئافرەتێک کە خۆی سووتاندووە یان جاری وایە وەرەکو باسم کرد یعنی گرفتی دارایی بۆ دروستە بێت لە بۆ نمونە نەشتەرگەریەکی جوانکاریدا ئەم کەسە بۆی ببێتەوە کەسێکی طبیعی لە ناو کۆمەلگا پێویستی بە هەندێ نەشتەرگەری هەیە بۆی بکرێ بۆی پێویستە کالانی پەیوەندیدار بە تایبەتی ئەو لایەنانەی کە مەسەلە وەکو حکوومەت وەکو مەسەلە ڕێکخراوەکان وەکو دەستگا خێرخوازیەکان ئەکرێ ئەم کەسە کەسێکە تازە شکاوە لە ڕووی دەرونیەوە لە ناخی خۆیە بۆیە بۆ هێنانەوەی بۆ ناو کۆمەلگا ئەم دەستگا خێرخوازیانە هاوکاری ئەو کەسانە بکەن لە بواری ئەو نەشتەرگەریانە کە نەشتەرگەری بەڵێ مەجانبێتی لە کاکتۆر پرسیارکەم یەکێ لە گرفتەکان ئەوەی بەڕاستی ئێمە دەست نەخراوەتە سەربرینەکان ئایا موسساتی ئێمە ڕێکخراوەکان ئەو لایەنە پەیوەندیدارانە یعنی من بەحسێکم نەدی بڵێ لە هۆکاری خۆسووتانن لە کۆمەلگەی کوردیا بۆ ئەم خاڵە یەک دوو سێ ئەمە زۆری نەیهێناوە ینی هیچ دەستگای خۆی بەبەرپرس نازانێت لە کۆمەلگەی ئێمە هەشتی وامان هەیە ینی بڵێن هۆکارەکان چین چکە ئەمە بەشێک لە چارەسەرەوەی تۆ بزانانی هۆکاری نەخۆشی چییە لە ڕاستیە ڕەنگە توێژینەوە کرابێ بەڵام لە ئاستی دیاردەکەیان نییە
ئێمە بە هەوڵی کەسانی تر بێ بایەخ نەکەین بەڵام لە ئاستی ئەوەیانێ دیاردەکە هەر هەیە و مەوجودە بەڕێی من مەسلەی چارەسەر ڕاستە خۆ پەیوەندی بە هۆکارەکانەوە هەیە یعنی تۆ ئەگەر لە هۆکارەکان تێگەیشتیت دیوەکەی تری ئەکاتە چارەسەر قسەیەک هەڵێ دووکەڵ بەرهەمی ئاگرە ئەگەر ئاگر نەبێت دووکەڵ یانی چی نابێت ئەگەر هۆکارەکانی پەیوەندی بەوە بوو نەگونجانی کۆمەڵایەتی بێ کێشەی ئابووری بێت تێنەگەیشتنی ژن و مێردەکان بێ لە یەکتری ئەوە چارەسەرەکە عکسەکەیەتی ئەبێ ژن و مێردەکان لە یەک تێبگەن ئەرکی خێزانیان چییە باری دەرونیان هێمن و ئارام کرێتەوە و کێشە کۆمەڵایەتەکان کە هەیە هەوڵی چارەسەرکردن بدنە نەک زەق بکرێتەوە بە تا ئەستی ئەوەی کە مرۆڤەکان خۆیان لە ناوبەرن و خۆیان بسووتێنن کێشە دارایەکان هەوڵ درێت چاک بکرێت و کە ئەمە لایانی پەیوەندیدار و دەستگای حکومی ئەوانە زیاتر مەسئولن وەک هەلی کار و فرسەتی ئیشکردن و ئەوانە بۆ تاکەکان زیاتر هەبێت و نەبوونی دەست بەتاڵی بڵین بێکاری ئەوانە بنەبڕ بکرێت چارەسەر بکرێت ئەمانە کاتە چارەسەری یەکلاکەرەوە ینی بەڵام ئەگەر ینی کەوتمان مەسلەی خۆسووتاندن شتێکی شخصیە بەڵام دوجارە بێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی ورتر لەسەر نەفسی کەسەکە وردبینەوە ینی ڕاستی مرۆڤ کە لەدایکە بێ بەزاتێکی ئازاد و سربەخۆ لەدایکە بێت هیچ مرۆڤێک لەوی تر ناچێت و هیچ مرۆڤێک ئەوی تر نییە هیچ مرۆڤێکیش مەسئول نییە لەوی تر من خۆم مەسئولی خۆم تۆ مەسئولی خۆتیت کەس مەسئولی کەسی تر نییە بەڵام لەبەرەوەی بوونەوەرێکی کۆمەڵایەتین ئێمە تەداخل لە ئیشی یەکتریە ئەەکەین و هەندێک جار ئەم تەداخلە گەیشتوتە ئاستی ئەوەی کە ژیان لەوی تر تێک بدات تاڵ بکات وەگوتمان مرۆڤ زاتێکی سربەخۆ ئازادە کە لەدایکە بێ و هەتا ئەمرێت ئەبێت داکۆکی لەو زاتە ئازاد و سربەخۆی خۆی بکات هەر کاتێک دەستبەرداری بوو ئەوە ئەبێ ڕازی بێ بە کۆیلایەتی بژێت بەڵام ژن و مێردەکان هەندێک جار هەیە لەمە تێ نەگەیشتون مێرد یان باو یا باوکی کوڕی گەورە چیتر بە حەقی خۆی ئەزانێت کە ڕێک چۆن سەیری زاتی خۆیە کە ئاوا سەیری زاتی ژنەکەیشی ئەکات و ئەوێت ژنەکەی کۆپی خۆی بێت و ئەوێت خوشکەکەی کۆپی خۆی بێت ئەوێ کچەکەی کۆپی خۆی بێت ئەگەر وەک ئەم نەبێت کەڵی کوفرێکی مطلقی کردو حسابێکی بۆ ناکات هەتا ئەوها پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەم شێوەیە بێت ئەگەری خۆسووتانی و خۆ لە ناوچوون هەرەمێنێت بۆیە بێ لەمە تێبگەین مرۆڤەکان خۆیان بەرپرسن لە شتی خۆیان و لەگەڵیشە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەمە پتەوە بێت ئەبێ بە جیاوازیەکانەوە ئێمە ڕازی بین لە چوارچێوەی خێزانە بژین لە چوارچێوەی کۆمەلگایە بژین ئەگەر نا ئەوە ناکرێت هەموو مرۆڤێک لە جاتی ئەوی تر بڕیار بدات ئەگەر وایە تۆ بڕیاردەی لەسەرەوەی من بژێم من خۆم بڕیاردەم لەسەرەوەی نەژێم زۆر ڕاستەگەر هەر لەسەرەوەی تۆ ئیزافای گومێسا یەکێ لە ئەو شتانی کە زۆر لە یعنی زۆر لە تەلەباکرێ بڕیاری بچێتە کۆلی زۆر لە یعنی بۆچی دەرەجەکە و لە مقابلی ئەوە من لە فەرمکردنەوە کەسێک پێێت گوت دایکی تەلەبەیەک هاتووە لەگەڵا پێڵێ بێ هەر ئەوە پڕکەیتەوە بێت تۆ هەر ئەمە بکەی یعنی بەڕاستی ئەوەنە دەستخستنە ژیان یەکتر ژن بۆ مێردەکەی مرد بۆ خێزانەکەی مناڵ و یعنی دایک بۆ مناڵەکانی ئەمانە وای کردووە زەختێکی نەفسی لەسەر ئەم تاکە دروست بێەوە کەسێک بێ کە لەباری دەرمانە ڕوو بۆ خۆی ناژێ بۆ وەڵامی پرسیارەکەی خات و قەدەم خێر لەسەر مەسەلەی ئەوەی کە لایەنێکی پەیوەندیدار هەبێ توێژینەوەی تایبەت بکات لەسەر ئەوە بەڕاستی منیش ئەوەندەی بینی بێتم لە ئاستی ڕێکخراوەکانە کراوە ڕێکخراوەکانە کراوە بەڵام هاوکاری کراون بەڵام لە حکوومەتەوە مەسەلە بۆن منە خەستەخانی سوتایی من توێژینەوەیەکم بینی کە بەڕاستی ڕێکخراوێک ئەنجامی بوو لەسەر ئەوەی کە مەسەلە ڕژ یعنی توێژینەوەیکی زۆر جوان و بەس بەڕاستی ئەمە ئەرکی بە تەنها ڕێکخراو نییە خۆی ئەگەر بتێ ئەم دیاردەیە مەسەلە دەسەڵات و حکوومەت وەک خۆی سەیری بکە پێویستەکە لیژنەیەکی تایبەت لە توێژەری کۆمەڵایەتی لە توێژەری دەرونی لە یاساناسێک لە دکتۆرێک کە کاتی ئەو کەیسانەی دێنە خەستەخانەی سوتاوی ئیمێرجنسی لێرەدا ئەم لیژنەیە متابعی هەر یەکە هەستێ بە ئیشی خۆی متابعی ئیشەکە بکە و کەسێک کە بەڕاستی لە بواری یعنی ئەو ڕێژانە لە بواری داتاکانە بەڕێکوپێکی دابەزێنرێ چکە کۆتا جار ئەوە ئیشی بەڕاستی لایانی پەیوەندیدار و دەسەڵات و حکوومەتە کە دەبێت پلانێکی درێژخایانیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتە بۆ ئەوەی چکە کۆتا جار کۆمەڵیش و کۆمەلگاش و حکوومەت و دەسەڵاتیش پێوە گرفتارە بێ هەمیشە ئەوانە ئەبن بەسەربار بەسەر حکوومەتەوە بڵێ ببوورە ینی ئەم مەسلەی توێژینەوە ئەنجامدان ئەمە پرۆسەیەکی دایم بێ ئەبێ دام و دەستگای دەوڵەت بەردەوام خەری بێ نەک تەنیا ڕێکخراوێ کردی نەتیجەیەکی هەبێت و تەواو بێت ینی ئەمە بێ بە خەمێکی گەورەی دام و دەستگای دەوڵەتی بێت لەم مەسەلانە بکۆڵێتەوە لەگەڵیشی هۆشیاری زیاتر تاکان بڵاو بکاتەوە ینی من ببوورە لە ڕێکخراوی ئاسوودە لە کاتی خۆی توێژینەوەیکی کرده بوو لە نێوان 2003 تا 2006
تەنیا لە ناوەی 3 ساڵە 2222 حاڵەتی سوتانن هەبووە لە کوردستانە بێگومان ئەمە سەرچاوەکەی وەزارەتی تەندروستی بووە واتە هەر لە ڕۆژێکە 5 حاڵەتی سوتانن هەبووە خۆیان خۆ سوتانن نەک سوتانن خۆی زۆرترین ڕێژە لە ئامارەکانە ساڵی 2006 کە زۆرترین ڕێژەی خۆسووتاندن تۆمارکرا لە ڕۆژێکە 5 حاڵەتی خۆسووتانن هەبووە و لەم 5 حاڵەتی خۆسووتانە سیانی مردووە دوانی ماوە سیانی مردووە یعنی ئەمانە بەڕاستی ترسناکە بۆ هەمومان مای نیگەرانیە قسەکەی ئێوەیە بڵێ ڕێکخرا و دام و دەستگاکان ئەبێت شتێکی هەمیشەیی بێت مۆزەفی دائیمی هەبێت و بکاتە خەمی خۆی ڕاستە خاڵێکی تر بەڕاستی کە پێویستەکە ئەمە ئەرکی ئەو دەستگا کۆمەڵاتیانە ئەرکی بەڕاستی دەستگا تەندروستیەکانیشمان باس کرد کە پێویستەکە هاوکار بن بۆ ئەوەی کە زیاتر ئەو کەسانی کە خۆیان ئەسووتێن هاوکاریان بێ بۆ ئەوەی کە دووبارە لە نەشتەرگەریەکانە هاوکاری بێ خاڵێکی تر ئەوەیە کە دابینکردنی شوێن و پەناگەیەک بۆ ئەو کەسانێت تووشی ئەو حاڵەتە بن خۆسووتان خۆجاری وایە ئەو کەسە بڕیار ئەدا جارێکتر نەچێتەوە ناو ئەو خێزانە خۆ ئەمە ئەرکی بەڕاستی دەسەڵات و ڕێکخراوەکانە کە هەوڵ بدەن پەناگەیەکی تایبەت بەو جۆرە کەسانە کە نامۆ ئەبن بە کۆمەڵگا دابنێ حاڵەتێکی تر ئەوەیە کە مەسلەی دەسەڵات و یاسا پێم وابێ لە پێش بەرنامەکەی پێشودا ئاماژەمان بەوەیە وتمان یاساکە بە جۆرێکی وا مەتاتیە کە لە ئاست هاندەرەکانی ئەو کەسەی کە خۆی سووتێنێ بەڕاستی یاساکە ئیشی خۆی بە تەواوەتی ناکە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە چکە لە یاساکەدا ئاماژە بەوە ئەدا ئەو کەسەی کە هاندەرە ئەبێت سزای لە 7 ساڵ زیاتر نەدرێ ینی تا 7 ساڵ حاکم بۆی هەیە قەراری لەسەر بدا بەڵام ئەمە بۆ کاتی مەڕەزمەوە دۆکو لە بەرنامەی پێشوودا باسمان کرد ئەو کەسانی کە سوتاون لەو لەحزەی سووتان و خەریکە بەرەو مردن ئەڕۆن هیچ قسەیەکیان لێ وەرناگیرێ بۆیە پێویست دەکات بۆ چارەسەری ئەم حاڵەتە پرۆژەی جوان لە کەسانی پسپۆر لە مامۆستایانی ئاینی کە مەسەلە ئەو حاڵەتی کە تووشی مەسەلە کاتی مەڕەزمەوت هەبێت تا چه حدێک مەسەلا قسەی ئەو کەسە هەژمارەکرێ حسابی قانونی و شەرعی بۆکرێ ئەو وەسێتانی کە ئەیکا لە ڕووی هینەوە ئایا تا چەندێک شەرعیە تا چەندێک قانونیە پێویست بەوەکە کە یاسایەکی جوان دووبارە ئەو یاسایە هەموار بکرێتەوە ڕێک بخرێ و حاڵەتێکی تر ئەوەیە کە پێویستەکات دەسەڵات و یاسار و کوتمان پلانێکی تایبەتی درێژخایانی هەبێ بە بواری ئەوەی کە ئەم پلانە استراتیژیە بۆ هەوڵ بدرێت لەم پلانەدا هەموو داتا و ئامارەکان بە ڕێکوپێکی بخرێنە ڕوو وە چارەسەریش هەبێت بۆ کەمکردنەوەی ئەو دیاردەیە بۆیە خاڵێک کە زۆریش گرنگ بێکە یارمەتیدەری هەموو لایەنەکان بدا مەسەلە ئەو توێژینەوەکانە بە تایبەتی ئەو توێژینەوەی کە لە زانکۆکانە ئەکرێ یعنی ساڵانە مەسەلە بە تایبەتی ئەو مامۆستانی کە مامۆستای زانکۆن و توێژینەوە بە خوێندکارەکانیان ئەکەن پێویستەکات توێژینەوەکان هەوڵ بدەن مەیدانی بێ بۆ ئەوەی لە نەتیجە ئەم توێژینەوەی ئەم قوتابیانە یاخود ئەو توێژینەوەی کە مامۆستایانی زانکۆ بۆ خۆیان هەڵەسن پێی ئێتر لە توێژینەوەیەکی مامۆستایەک بێ لە ئاستی ماستەرە دکتۆرا ئەم توێژینەوانی کە ئەوانە ئەیکەن لە نەتیجە بە هەند وەربگیرێ و بتوانرێ بەستەنها بۆ ئەوە نەبێ مەسەلە توێژینەوەکە بۆ پەیداکرد بۆ بهێنانی دەرەجەیەک بێ لەلایەن مامۆستاکە هەم ئەوەی کە قوتابیەکە ئەیکا هەم ئەوەی مامۆستایان کە لە ئاستێکی بەرزان بۆ ئەوە بتوانن ئەو توێژینەوەانە سوودمەڵی کۆمەلگا لی سوودمەند بێ و بتوانێت هەنگاوی ڕاستەقینە بنێت بۆ ئەوەی کە ئەم دیاردەیە کەم کاتەوە پێم وابێ کۆتایی بەرنمەکەمان خەریکە ینی بەرنمەکەمان خەریکە کۆتایی پێدێ بۆیە ئەگەر قسەیەکی ئیزافی ترتان هەبێ ئەوە لە خزمەتتانەی لە ماوەی دقەیەکە ئەگەر نا پێم وابێ کاتی بەرنمەکەمان نزیک بۆتە لە کۆتایی بەڵێ ئەگەر بەس ئەوەنە یعنی ئیشارەت پێ بین هاوکاریکردنی سەرجەم سێکتەرەکان و دەستگاکان بەیەکەوە بۆ کەمکردنەوەی دیاردەی خۆکوشتن و خۆسووتاندن پێویستە ئەمە بەشێکی تەندروستیە بەشێ لە گرفتەکەی تەندروستیە بەشێکی نەبوونی هەلیکارە بەشێکی ینی کۆمەشغوڵبوونی کۆمەلگای سەرجەم بە تەعینبوونەوە کە ئێستانە ینی گرفتەکان هەمەلایەن لەبەرەوە پێویستە ئەم سێکتەرانە هەمووی بێکەوە دادگاکان یاساکان و لە هەلیکار وەزارەتی تەندروستی ئەمانە هەمووی بەیەکەوە کار لەسەر ڕاگەاندن ینی بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەاندن ئەمانە ئەرکی زۆر قورسیان لەسەرە کە هاوکاری یەک بن دەستبارگر بن بۆ یەکتر بۆ ڕێگرتن و بۆ نەهێشتنی ئەو زیادبوونی ڕێژەی خۆکوشتن و خۆسووتاندن لە کۆمەڵگەی خۆماندا دووبارە بەڵێ فەرموکار من بە شعرێکی مەولەوی کۆتایی پێهێنم مەولەوی ئەڵێ
خەم خەفەت مەینەت عشقی پڕ لە خوێن هەر کامێکیان دێن بە خێر بێن بابێن مەولەوی ئەڵێ من مرۆڤم هاتوومەتە دنیا و خوا وا دروستی کردوم خەمە خەفەتە مەینەتە هەمووی ئەگەری ئەوەی هەیە ڕوبەڕوم بێتەوە من ئەگەر مرۆڤم و ئەرکی مرۆڤە بم مەسەر ئەبێتە هەمووی ئەوانە بکەم و لەگەڵیشی بیسەلمێنم کە من تەحەدام هەیە و ئەتوانم خۆم ناسووتێنم بەعکسەوە ئەمەوێت سووتانن بسووتێنم لەوەی کە من جەستەم باجی هەیە لەسرم من ڕازاکەم بۆ ئەوەی لەشم ساغ بێت چ جایەوەی بۆ جەستەی خۆم بسووتێنم بۆیە لە بەرامبەر مەینەتی ناخۆشیەکانە مرۆڤ بێتە حەدای هەبێت تەسلیم نەبێت ئەبێ یاخی بێت ئەبێ یاخی بێت لە کەلتوری دواکەوتوی کۆمەلگا و ڕوبەڕووی بێتەوە ئەمە چارەسەرە نەک خۆسووتانن و تەسلیم بوون خۆش بێ کاک دکتۆر لە کۆتاییە سوپاس بۆ بینەران و بیسەران سوپاس بۆ ئێوەش بۆ میوانە بە ڕێزەکان دەستان خۆش بێت.